هەولێر و دهۆک و دوایەوەی کە سندیکای ڕۆژنامەنووسان ئاماژە بۆ کات کە فشاریان سۆتە سەر بەرپرسانی حکوومەتی هەرێم و دوجار سەرۆکی لیژنەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە یاداشتێکی پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کردووە بۆ کردنەوەی نووسینگەکانی NRT لە هەولێر و دۆک و ئاماژی بۆ کردووە کە داخستنی نووسینگەکانی NRT ڕێگریکردنە لە ئازادی ڕاگەاندن هەروەها لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا زیاتر لە 1000 پەرلەمانتار و سیاسی و کەسایەتی دیار و ڕۆشنبیر و چالاکی کۆمەڵی مەدەنی لە کەمپینێکدا واژویان کۆ کردبوو داوایان کردبوو کە نووسینگەکانی NRT بکرێتەوە بۆ گفتوگۆ شرۆڤی زیاترین بابەتە میوانداری ڕەحمان غەریب ڕێخەری سەنتەری میترۆمان کردو لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی کاک ڕەحمانم کاتت باش دەمەوێت پرسم داخستنی نووسینگەکانی NRT تا ئێستا چیمان پێ دەڵێن بۆ دەبێت لە هەرێمی کوردستان نووسینگەی NRT لە هەولێر و دهۆک دابخرێت لە ڕاستیە ئێمە بە ناونیشانێک گزارشمان لێکرد لەم ڕۆژانە مۆزوعی داخستنی یاخود ڕێگەنەدان بە NRT لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان وەکو هەولێر و دهۆک ئێمە ناومانە گەڕانەوە بۆ دواوە گەڕانەوە بۆ دواوە بۆ معنایی ئێمە لە هەرێمی کوردستان اتفاقمان لەسەرەوە کردووە کە یاسایەکی کاری ڕۆژنامەنووسمانە بێ ڕێز لە یاسای کاری ڕۆژنامەنووسی ڕێز لە ئازادی ڕۆژنامەنووسی بگرین ڕێز لە ڕۆژنامەنووسی و پیشەی کاری ڕۆژنامەنووسی بگرین بەڵام پێچەوانەکەیمان بینی لە پاش ئەوەی بە تایبەتی بەتونی هێرش کراوەتە سەر ڕۆژنامەنووسان هێرش کراوەتە سەر میدیاکان هەوڵی سوستانی کەناڵی میدیا دراوەوە ئەم دوایش کە مۆزوعی دەرکردنی NRT و هەندێک کەناڵی تر لە هەولێر و لە دهۆک هەموو ئەمانە ئێمە دژی وەستاوین هەموو ئەمانە ئێمە لە سنتەری میترۆ پشتیوانیمان لەو هەڵمەتەکە کردووە کە NRT دەستی پێکردو لە مۆزوعی ئیمزا کۆکردنەوە بۆ کردنەوەی کەناڵەکەی و داوامان لە حکوومەتی چێ بێ بە تایبەت کە لە 40 کاتژمێری ڕابردوودا زیاتر لە 1000 سیاسی و کەسایەتی ناسرا و ڕۆشنبیر و چالاکی کۆمەڵی مەدەنی داوایکردنەوەی نووسینگەکانی NRTەکەن لە هەولێر و لە دهۆک ئەم واژیانە کاریگەریان دەبێت؟ ئەبێ کاریگەری هەبێ یعنی ئەوگەر دەسەڵاتی حکوومەتێ ڕێز لە داخوازی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆشنبیران نووسەران هونەرمەندان پەرلەمانتاران بێگومان ڕێز لە مۆزوعێکی ئاوا ڕێز لە قسەکەیان نەگرێ بێگومان غەڵەتەکەوە نەکرد غەڵەتەکە تەنانەت خەڵکیش بە مەناظرەیەکی تر ڕەنگە تەماشای ئەو حکوومەت و دەسەڵاتە بکە کە ڕێز لە قسەکەی ڕێز لە ئیمزاکەی ڕێز لە داواکەی ناگرێ مۆزوعی داخوازی ئەم خەڵکە مۆزوعێک نییە کە پەیوەست بێ بە خۆیانە مۆزوعێکە پەیوەستە ئەساسەن بە سومعی هەرێمی کوردستان بە سومعی حکوومەتی هەرێمی کوردستان لەوەی پەیمانی داوە ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕاگەیاندن و قسەکردن لە هەرێمی کوردستان بپارێزێەوە فراوانیکە بەداخستنی نووسینگەکانی NRT لە هەولێر و دهۆک ئەم پەیمانی شکان یاسانی پێشەل کرد بەڵێ ئێمە لە بەیاننامەی سنتەری میترۆ بەڕوونی ئاماژەمان بۆ ئەوە کردووە کە حکوومەت لە پەیمانەکەی حکوومەت لەو بەرنامەی کە ڕایگەیاندبوو لەو خاڵی کە تایبەتە بە مۆزوعی فراوانکردنی ئازادی ڕۆژنامەنووسی و دیفاع لە یاسای کاری ڕۆژنامەنووسی و ببین بە دەوڵەتی یاسا بێگومان لەوەیە تەراجعی کردووە هیوادارین بێتەوە شوێنی تەبیعی خۆی باش سەرۆکی لیژنەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سەنتەری میترۆ زیاتر لە 1000 سیاسی و ڕۆشنبیر و کەسایەتی دیار و ناسرا و داوای کردنەوەی نووسینگەکان بکەن وەڵام نەدانەوەی ئەمانە بە گوێنەکردنی ئەمانە جواب نەدانەوەی داخوازی ئەمانە دەبن بە چی؟ پێم وانە ئێمە با جارێ بڵێن نیوەی پەرداخەکە ئاوی تیانەک بەتاڵە پێم وانە سەرۆکی حکوومەت پێم وانە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵات لە هەرێمی کوردستان وەڵامێکی سەلبی ئەو مۆزوع بداتەوە چاوەڕوانی وەکو لە ئێمە لە بەیانەکەیشمانە ئیشارەتمان بۆ کردەوە لەو داخوازی کە ئاراستەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاگنێ چیرەڤان بارزانیمان کردووە کە سلوکی دەوڵەتداری لە ماوەی ڕابردووە بخاتە کار و فراوانتری کا بەوەی کە کەناڵە میدیاکان ئازاد بن لە شاری هەولێر و بە تایبەتیش NRT و هەروەها KNN بکرێتەوە باش لە ئەوەی ئەو یاداشتی کە سندیکای ڕۆژنامەنووسان ئاماژیان پێکردو دەڵێم شار مەخسۆت سەر حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ بەڵێنی پێداوین کە بیکاتەوە
یعنی کردنەوەی ئەم نووسینگانە شتێکی یاسایی نییە بۆ خۆی مافی خۆی نیە NRT لەو شوێنانە کاری ڕۆژنامەوانی خۆی بکات. وەزعێکی تەبیعی لە هەرێمی کوردستانە ناگوزەرێ ئەم وەزعە وەکو لە پێشووتری شام قسەم لەسەر کردۆ کە ئەمە گزارشتە لە شکستی نخبەی سیاسی لەوەی ئارامی فراهەمکەن لەوەی دیفاع لە ئازادی بکەن لەوەی ئازادی میدیا بپارێزن لەوەی ڕۆژنامەنووس پارێزن لەوەی موچەی خەڵک بدەن شکستیان لە هەموو ئەمانە هێناوە بۆ میدیا دەچێتە نێوەندەوە شکستەکان بە میدیا ڕێژنەوە شکستەکان بە لێدانی میدیا و داخستنی میدیا و میدیاکەنە تاوانبارەکەن بۆی مەسئولە لەم دۆخە لە کاتێکە خۆیان بەرپرسن لەم دۆخە ئەوەی بە لەسەر هەرێمی کوردستان لەسەر وەزعی ئەمنی هەرێمی کوردستان ئەوەی لەسەر هاوڵاتیان و مۆزەفین و مامۆستایان و ئەوەی کە توموتیژی ڕۆی هەمووی فەشەلی خۆیانە فەشەلی پێنج قۆڵی و سێ قۆڵی و دوو قۆڵەکانی خۆیانە نابێ بیخەنە سەر میدیا و NRT کەناڵێکی خۆشەویستە من لێرەوە بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێم NRT یەکێکە لە کەناڵە خۆشەویستەکان و متابعی زۆری هەیە لە هەرێمی کوردستانە ئەگەر ئێستا ئێمە ئیمزار لەسەر جادە کۆکەینەوە بۆ NRT بۆی NRT بکرێتەوە بێگومان هەزارەها و دەیان هەزار خەڵک داوایکردنەوەی NRTەکە بە مۆزوعەکە نەگۆڕێبەوەی کێشەکان یەکسەر کورد بکرێتەوە بۆ مۆزوعی NRT من داوا لە سەرۆکی حکوومەتەکەم کە بەپی داوای ئەو خەڵکەوە بێ کە داوایان کردووە کەناڵەکە بکرێتەوە و ئازادانە کاری خۆی کە و هیچ منەتێکی تیان نیە لەوەی کە یاسا جێبەجێ بێ بە یاسا ئەمانە بپارێزرێن نەک دەرکرێن.